ئەمریکا جزان لەسەر ئیرانی نو دکە و ئیرۆ کەتنکاری. هێزن سووریا دموکرات ئامادە نەژبوو پێک گواردنە دیلên داعش bi sivîlên Swêdayê. û penaberên neqanûnî li Amerîka cizayan dixwin yên ne destûrdayî jî rastî zehmetiyan dibin. û rêz û hîviyên dema xweş digel Kurd Connection ji dengê Amerîka li Washington. هەروەها لە لای منیشەوە دەم باش. وڵاتە یەکگرتووەکان جارێکی تر سزا ئابوووریەکانی بەسەر ئیراندا سەپاندووە کە ئامانجی بەشێکی بەرفراوانە لە ئۆتۆمۆبیلەکان بازرگانی لە زێر و کانزەبەهەکانی تر و دراوەکەی. کاربەدە سەواڵەکانی بەڕێوەبەرەتی ترامپ دەڵێن پێوانەکە بە مەبەستی دانانی فشارێکی دارایی گەورە داڕێژراوە بۆ ڕوبەڕۆبوونەوەی چالاکیەکان و هەروەها ئاشکرا و بەردەوامەکانی ڕژێمی ئیران و لە کۆتاییدا بە دوای ڕێکەوتنامەیەکی نوێیدا کە چارەسەری مەترسی ئیران بکات. ڕاگەیاندنی دانانەوەی سزەکان بە پێ ڕێکەوتنامەی ناوکی ساڵی 2015 زۆرتر وڵاتە یەکگرتووەکان لە هاوپەیمانانی ئەوروپایی جیا دەکاتەوە. فشارەکە بە توندی داوەزێتە سەر ئێران. بەڕێوەبەرەتی ترامپ یەکەمین خولی سزەکان بەسەر وڵاتەکەدا سەپان پاش کێشانەوەی لە مانگی 5 لە ڕێکەوتنامەی ناوکی ئیران. خولێکی تر بۆ مانگی نۆڤەمبر دانراوە لە نێوانیان سزەکان بۆ سەر فرۆشتنی نەوتی ئیران. وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکان مایک پۆمپیۆ دەڵێت ئامانج گۆڕینی وەکو واشنگتن دەیبینیت بەدڕەوشتی ئیرانە. ئێستا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڵمەتی فشاری دیپلۆماسی و دارایی دەست پێ کردووە تا داهاتەکانی ڕژێمی ئێران بنەبەر بکات. بەڕێوەبەرەتی ترامپ گرۆ لەسەرەوە دەکات سزەکان دەبنەهۆی ڕێکەوتنێکی ناوکی باشتر لەوەی لە سایەی سەرۆکۆمەری پێشین بەڕاک ئۆباما لە ساڵی 2015 ئەنجام درا. لە ڕێپێوانێکی ئەم دوایەدا لە یارەتی مەزۆری سەرۆک ترامپ گوتی ئەو کراوەیە بۆ دانوستاندنی نوێ. ئێمە ئامادەین بۆ ئەنجامدانی سەودایەکی ڕاستەقینە نەگەو سەودایی لەلایەن بەڕێوەبەرەتی پێشوو ئەنجامدرا کە کارەساتێک بوو. بەڵام سەرۆکی ئیرانی حەسەن ڕۆحانی لە وەتارێکی تەلەڤیزیۆنیدا ئەو قسانەی بە گرنگ وەرنەگرت. هەمزەمان بۆ تاحریم دانوستاندن چ واتایەکی هەیە لە کاتێکدا تۆ لە هەمان کات سزاکان دەسەپێنی. ئەمە وەکو ئەوەیە کەسێک چەقۆیەک دەربکات لە باڵی بەرهەڵستێک یان دژمنێک بدات و لە هەمان کاتیشدا دەبێ بڵێ ئێمە دەبێ قسە بکەین و دانوستاندن بکەین. سزانیۆیەکان ڕێگا لە هەر جۆرە ئاڵوگۆڕکردنێکی ئیران دەگرێت لە پەیوەندی بە دۆلاری بانکی، زێر، کانزەبەهاکان، پۆڵا، فڕۆکەی نەفەربەری بازرگانی و خەڵبزی بەردین. ئستیڤ هانکس ئاگبۆرێزانێک لە زانکۆی جان هاپکینس بە گومانە سزەکان کار بکەن. سزاکان ڕژیم لەسەر دەسەڵات دەهێڵێتەوە و ئەوەی تر زۆر سەرنجی مافیەکانی تاوانبایی ڕادەکێشێ بۆ ئەوەی لە ڕێگای قاچاقیەوە پارەیەکی زۆرتر دروست بکەن. هاوپەیمانە ئەوروپایەکان لە دژێوەدان. یەکێتی ئەوروپا پێوانەیەکی پادەکردووە بۆ ڕێگەگرتن لە کۆمپانیەکانی یەکێتی ئەوروپا بۆ ملکەچیکردن بۆ سزاکانی وڵاتە یەکگرتووەکان و پاراستنیان ئەگەر بێت و بازرگانی لەگەڵ ئێراندا بکەن. هەر کاتێک سزاکان کەوتنەگەر کاتژمێر 6 سەر لە بەیانی ئەمڕۆ بە کاتی ئێمە یەکێتی ئەوروپاییش هەوڵ دەدات پێشی ئەو زیانانە بگیرێت بەهۆی سزاکانی ئەمریکا دێنەدی. هەروەها یەکێتی ئەوروپایی ڕێگە نادات هیچ دادگایەکی بیانی هیچ بڕیارێک لەسەر بنچینەی سزاکان بدات. ئێران بە بەردەوامی هاشای لەوەی کردووە کە بەڕامەی ناوەکی بە مەبەستی دروستکردنی چەکان بێت. ئاژانسی وەزەی ئۆتۆمی جیهانی دەڵێت ئیران پابەندی ڕێکەوتنامەی ساڵی 2015 بووە کە ئەو ڕێکەوتنامە ڕێگایەکی زۆرتری داوە بۆ ساغبوونەوە لە شەڕێکەکەی ناوکی ئیران. گەلۆ جزاین کو ئیرۆ کەتین کاری دل سەر چ بن و سەرۆک دۆناڵد ترامپ دخوازە چ ڕەنگی ڕێکەوتنێ بە ئیرانی ڕابکە. ساڵح بایزیدی یان سەلاح بایزیدی بوورە نوێنەرێک کۆمەڵی زەحمەتکێشانی شۆڕژگەری ئێران لێرە لە واشتن میوانی کورد کۆنەکشنە و باشترین کەسە و ئەوان پرسیان ئاراستە بکەین کە زۆر بە خێر بێ کاک سەلاحی بایزیدی داوا لە بردنەکەم کەناوەکەیت و زۆر سپاس. گەمارۆ لەسەر چییە و کاریگەریان چەندە بێ؟ دیارە ئەو گەمارانەی کە هەر ئەمڕۆ دەستی پێکردو لەسەر کۆمەڵێک بوار دەگرێتەوە لەسەر
دراوی دۆلار کە ئێران نابێ مەعاملەی پێ بکرێ وڵاتانی دیکە لەگەڵ ئێران لەگەڵ کانزاکانی ئێران بە تایبەتی لەسەر پۆڵا و ئەلمنیۆم و چەند شتێکی دیکە لەسەر زێر بە تایبەتی مامەڵە بە زێر لەسەر پیشەسازی و ترۆمبیل و ئەوانی بواریان کۆمەڵێک بەرحاڵ سانکشنی تازن کە بەڵام ئەمانە بەراورد لەگەڵ گەمار و لەسەر نەوت زۆر کاریگەر نابن وانە چونکە بەحساب گەمار و لەسەر نەوتە دابرین لە مانگی 11 چەند مانگی وایە بۆ خۆی نەوت بۆ خۆ دەزانی کە سەرچاوەی داهاتی سەرەکی ئێرانە بەگشتی بەڵام خۆی کە بەرحاڵگە نەوتیش بفرۆشێت دەبێ ئەو پارانە بە شێوەیەک ئێران بە دۆلار بێتەوە بۆنەوە ئێران بۆ نمونە شتێکی زۆر کۆمیدیشە چەند ڕۆژ پێ ڕۆژنامەکان ئێران باسییان کردبوو کە مربی تیمی فوتبالی ئێران کە 700,000 دلار دەبیدەنی پاریان نییە پاری نەقدینیان نییە کە بیخەنە حسابی ینی بەخۆی لە خۆیدا ئەم گەمارۆ تازانە ئەگەر بە ڕواڵەت زۆر ساکاریشن بەڵام کارگەری زۆر گەورەی دەبێت لەسەر ئابووری ئێران بەڵام ئەگەر ئەوەی مانگی 11 وەکو چاوەڕوان دەکری گەمار و لەسەر نەوتە دابڕێ دیارە ئەمە بەڵام ئەو زۆر زۆر گەورەتر دەبێ و کاتێکش بە کورتی تاسیراتی دیار دەبێت ئۆروپیەکان هاوڕان نین لەگەڵ ئەمریکیەکان ئێستا ئەوڕۆ ئۆروپیەکان ئەویان کردووەکە کامپانیەکان نەدەتوانن بازرگانی لەگەڵ ئیرانە بکەن لە کۆتاییدا ئێستا ڕەنگە ئەوەیەکی هەبێ بەرژەوەندەکانیان بەڵام لە کۆتاییدا ئۆروپیەکان لەگەڵ ئەمریکیەکان دەبن هەڵویستیان دەبێ یانش بەرژەوەندەکانی خۆیان لەگەڵ ئێران و بازرگانی لەگەڵ ئێرانە دەپارێزن من پێما بەشێکی بۆ دەگەڕێتە کە ئەوروپیەکان هێشتا دڵنیانین کە ئەم گەماروانە ئەمریکا خستوێستە ئێران تا چه ئاسەبی سێتە پێشێ ئایا ڕێککەوتن دەکرێت ئایا شتێک دەبێ بۆ خۆیان بخەنە بوارێک کە دوای نەتوانن بگەڕێنەوە لەو پاشگاز بنەوە بۆیە ئەگەر بێت و هەتا چەند مانجی داهات و ئەم گەمارۆن بەردەوام بن گەمارۆی نەوت پەرەبستێنێ و فشارەکان بۆ سەر ئێران بن و ئەوروپا وڵاتانی یەکێتی ئەوروپا دڵنیا بن کە کە قۆناغێکی دیکە من پێم وایە ئەوروپیەکان بەحاڵ ئەمریکا دەبژێن چون حەجمی داروسەڵات بینی ئەو دوو وڵاتە بەڕای زۆر زۆر زیاترە لەوەی کە ئێران بکەنە و پێشخەن کاکە بازیدی خۆمان دەزانین موضوعی ئابلوقا لەسەر ئێران کۆنن و هەڵگیران بەهۆی ئەو ڕێکەوتنەکەی حکوومەتی ئەو وەختەی باراک ئۆباما لەگەڵ ئێران دۆنالد ترامپ پێش ئەوەی بێ بەسەرەوە کار گەڕانگەشەی ئەوەی دەکرد دەیگوت کە ئەمە خراپترین ڕێکەوتنە کراوە لە مێژووی ئەمریکا دەیەوێت ئەوەی بیگۆڕێ گۆڕینی ئەم ڕێکەوتنە ئێستا ئەمە هەنگاوێکە خەڵکانێک دەڵێن کە ئەمە فشارێکە لەسەر ئێران بۆ ئەوەی نەچار ببێ لەسەر میزی دانسادن جارێکتر دابنیشی بۆ ئەو ڕێکەوتنی نوێتر بکە دۆنالد ترامپ بەتەمای ئەوەیە ڕێکەوتنێکی باشتر بێ ئەو ڕێکەوتنە باشترە لەسەر چی ئەساسێک دەبێت چۆن دەبیانی من پێما بەدەل لەو ئەو ڕێکەوتن بەدەل لەو گوشارانەی کە ئەمریکا ئاماژەی پێ دەکا گوشارەکان ئێران دەستی پێکردەوە دراوی ئێرانی بەهای خۆی دەستدا بە تەواوی ڕێژەشی پیاوانەی پێویوە خۆ پێشاندانەکان ئێران زۆر زۆر بەربڵاون و خەڵکی زۆر دەڕژێنە سەر شەقامەکان و ئەگەر ئەو ڕێکەوتنش کە دۆنە شێوێش کە جان بۆڵتۆن لە چاپێن کە CNN ئاماژەی پێکرد ئەو ڕێکەوتنی پێشەکی ئاماژەی بۆی نەکردەوە کە ئێران ئەو سەرچاوانەی سەربازی ئێران لەژێر چاوەدێری کۆمەلگای نەدەوڵەتی دابن بەشش دەگەڕێتەوە بۆ ئێران دەستاویژەکانی ئێران ناوچەکەدا دیارە یەکی لە مەستەکان ئەوەیە گەر بە کورتی تا چەندە ئێران قایل دەبێت ڕازی دەبێت بەوەی کە دەستێوەردان لە وڵاتانی هەرێم ناکە لە یەمەنە لە سووریا لە عێراق لە هەموو شوێنێکە لە ئەو کۆمەڵانی کە حزب الله و حەماس و ئەوانن ئەگەر ئێمە ڕابردوو وەکو پێوەری چاولەکەین ئێران کاتی خۆی 8 ساڵ شەڕی ڕاق بەردەوام بوو بەڵام ئەگەیشتە قۆناغێکە دزانی کە ناتوانێت بەردەوام بێ جامی ژەهری نۆشی و بەرحاڵ ڕازی و بەوشتە پێشتریش 2015 لە ڕێکەوتنی ناوەچی ئێران هەر لەو ئاستەدا بوو کە لە باری ئابووری داڕما بۆ بەڕاستی ڕازی بوو من پێم وایە ئێستا ئێران لە ئاستێکی زۆر 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 خەراتردا لە 3 ساڵ ڕابردوو هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە لە ئاستی ناوچەکە ناتوانێت بەڕاستی بەو شێوە بەردەوام بێ کە بەحاڵک و خۆی تۆریزم هەنار دەبکە بە وڵاتانی دەوڵەت بەڵێ کاکە سەلاحی بایزیدی نوێنەری کۆمەڵی شۆڕژگیری زەحمەت کێشانی کوردستانی ئێران زۆر زۆر سوپاس و دەستەکان خۆش سپاس سپاس ئیران و تورکیا چەندین بەنداوێن بچووکیان ئاواکردنە لەسەر ڕووبارین و دهڕنە عەردی عێراقی و هەرێما کوردستانە عێراقێدا کاربەدەستین هەرێما کوردستانی دەبێژن ئەگەر حکوومەتە عێراقی vê برسێ بە ئاوایان دیپلۆماتیک دەگەل ئیران و تورکیە چارەسەر نەکە ئەڤە کێشەیە ئاوێ وێ مەزنتر لێبێ
هەوڵەکانی ئێران و تورکیا بۆ وشکردنی سەرچاوە ئاویەکانی عێراق و هەرێمی کوردستان لە کۆتایی نزیک دەبنەوە و لە دیوی وڵاتەکانیانەوە چەندین بەنداوی گەورە و بچووکیان لەسەر سەرچاوە ئاویەکان دروست کردووە. عێراقیش تا ئێستا هیچ پلانێکی بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی ئاو لە داهاتوودا نییە. تورکیا لە ڕێگەی پرۆژەی گاپەوە کە زیاتر لە 10 بەنداو لە خۆ دەگرێت و ئێرانیش لە ڕێگەی بەنداوی ئازاد و گاوشاد و داریانەوە سەرقاڵی گلدانەوەی ئەو سەرچاوە ئاویانن کە لە وڵاتەکانیانەوە دێتە نێو خاکی عێراق. پەرلەمانتارێکی پێشووی عێراقیش دەڵێت ئێران و تورکیا گوێ بە ناڕزایەتیەکانی عێراق نادەن. ئەوەی ئێران و تورکیا کوردیانە خەرقێکی یاساییە بۆیە پێویستەکە عێراق لە ڕێگەی فشارە نێودوڵەتەکانەوە بتوانێت ئەم هێزانە ڕابگرێت و تەنانەت لە دوا وەفدی عێراقی کە سەردانی تورکیای کردو بەڕون و ئاشکرای بە عێراقیان وتۆ ئێمە پێش چەندین ساڵ بە وڵاتی عێراقمان وتووە کە ئێمە کۆمەڵێک پرۆژە لەسەر ئەم ئاوانە ئەکەین کە بۆ عێراق دێت پێویستە عێراق خەمی خۆی بخوات. عێراق تاوەکو ئێستا بەدەمەوە نەچووە. لە ئێستادا ڕووباری دیجلە کە سەرچاوەکەی وڵاتی تورکیایە لە وشکبوون نزیک بۆتەوە. هەروەها ڕووباری سیروان و بەنداوی دەربەنیخانیش داهاتی ئاوەکەیان بۆ نیوە کەمی کردووە. ڕووباری حەمرینیش لە پارێزگای دیالە لە مەترسیدایە. بەڕێوەبەری بەنداوی دەربەنیخانیش ئاماژە بەوە دەکات ئێران لە ڕێگەی بەنداوەوە سەرقاڵی گۆڕینی ڕێڕەوی ڕووباری سیروانە. ئەوان پرۆژەی تونێلێکی درێژیان هەیە کە لە خواروی بەنداوی داریانەوەیە. ئەو تونێلە توانایەکی زۆری ئاو لادانی هەیە لە ڕووباری سەرەکی سیروان بۆ دیوی خۆیان. ئەو تونێلە لە خۆناغی جێبەجێکردنای هێشتا بە تەواوی تەواو نەبووە. بە تەواوبوونی ئەو تونێلە بە دڵنیاییەوە ئەو ئاوەی کە دێتە ناو بەنداوی دەربەنیخانەوە زۆر کەمەکە. هەر بە وتەی بەڕێوەبەری بەنداوی دەربەنیخان ئەوان حکوومەتی عێراقیان لە مەترسیەکانی وشکبوونی ڕووبارەکان و قەیرانی ئاو لە داهاتوودا ئاگادار کردووەتەوە. بە پێی زانیاریەکانی دەنگی ئەمریکاش بەرپرسانی عێراق بۆ ئەو مەبەستە لەگەڵ ئێراندا گفتوگۆیان کردووە، بەڵام ئێران بەردەوامە لەسەر جێبەجێکردنی پرۆژەکانی لەسەر سەرچاوە ئاویەکان. بەڕای زۆربەی شارەزایان کێشەی نێوان وڵاتان لە ساڵانی داهاتوودا لەسەر ئاو دەبێت کە ئەوان بە جەنگی ئاو ناوی دەبن. داهاتوودا ڕەنگە لە دوای ساڵی 2040 جەنگی ئاو لەم ناوچەیە دەستی پێ بکاو. ئێساکە تقریبان وەکو خۆتان نەزانم مەزاهری ئەم جەنگی ئاوە دەستی پێی کردووە. بۆ نمونە تورکیا پرۆژەیەکی زۆر گەورەی دەست پێ کردووە لە هەشتاکانی سەدەی ڕابردووە. ئەوش پرۆژەی گاپەوە ها لە تەوابوونە نزیکەی 12 بەنداو لە خۆ ئەگرێت و وا لە ڕووبارەکانی عێراقەکە کە 90% کەم بێتەوە. مەبەستم قەبارەی ئاوەکەیەتی. هەروەها ئێران ماوەیەکی زۆرە دەستی کردووە بە پلانێکی زۆر گەورە و هەوڵی داوە لەسەر بە تایبەتی لەسەر ڕووبارە نێودەوڵەتیەکانی نێوان کوردستان و ئێرانیان. عێراق و ئێران بەنداوی زۆر گەورەی دروست کردووە. ئەمیش مەترسی زۆر گەورەی هەیە بوو لەسەر داهاتووی ئاسایشی عێراق. بە وشکردنی سەرچاوە ئاویەکان جگەلەوەی چەندین ناوچەی عێراق و هەرێم ڕوبەڕووی نەبوونی ئاو دەبنەوە. لە هەمان کاتیشدا کەرتی کشتوکاڵی و ئاژەڵداری و باغداری زیانی گەورەیان بەردەکەوێت و دەیان ناوچەش مەترسی چۆڵبوونیان لەسەر دروست دەبێت. دڵشاد ئەنواری، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. فەرماندەی گشتی هێزەکانی دیموکراتیکی سووریا ڕایگەیاندووە کە ئامادەیە لە گۆڕینەوەی زندانیەکانی دەوڵەتی ئیسلامی لەگەڵ هاوڵاتیانی سیڤیلی سوێدا کە 2 هەفتە لەمەوە پێش لەلایەن میلیشیاکانی دەوڵەتی ئیسلامیەوە ڕفێنرابوون. پشتی ڕاگەاندنا نوچەیە کوشتنا گەنجێکی ji girtiyên parêzgeha Swêda yê başûrê Sûriyayê serdestê Daişê fermandariya giştî ya hêzên Sûriya Demokratîk qesede daxuyanî da û diyar kirgo ew amade ne girtiyên Daişê yên li gel hêzên wan bi sivîlên Swêdayê yên ji aliyê Daişê ve hatine revandin veguherînin. Berdevkê fermandariya giştî ya yekîniyên parastina gel YPG Nûrî Mehmûd daxuyaniyeke pir taybet ji bo dengê Amerîka ev agahî tekez kir. Birêz Mehmûd dibêje got YPG ji bo azadkirina girtiyên sivîlên Swêdayê ji destê Daişê ew amade ne. Ji bo xelaskirina gelê Swêda jî ew kesên hatine revandin ji alî Daişê ve çi pêwîst bike em ê bikin hemû imkanên destê me de em ê bikarbînin. Taybet jî eger veguhartinek hebe bêguman em ji wê re jî amade ne û di heman demê de jî ji bo şerkirina li hember Daişê li Swêda jî em amade.
فەرماندارێک گشتیە یەکینیان پاراستنا گەل یەپەگە سیپان هەموو گرێدایە عێریشن لە دژی وڵاتیان سوێدا ji ڕۆژنامەیە شەرق الأوسط re gotibû ji bo parastina Swêda ji êrişên Daişê ew amade ne got hêzên wan bişînin wê derê. Berdevke yekîniyên parastina gel Nûrî Mehmûd ji dengê Amerîka re got YPG soz da got kîjan deverê xeteriyeke Daişê hebe yekîniyên parastina gel YPG yekîniyên parastina jin YPG amade ye got parastina sivîlan bikin. Wekû erkekî xwe wetanî dibînin, erkekî xwe însanî dibînin û erkekî xwe mebdeî dibînin ku li hember terora Daişê bibin xwedî mewqif. Ji lewra jî eger gelê Swêda pêwîst bibîne em wekû YPG amade ne ku hem parastina gelê Swêda bikin, şer bikin û heman wextê de jî di alî vegera kesên ku esîr ketine destê Daişê da an jî hatine revandin ji alî Daişê ve em çi fedekarî pêwîst bike em ê bikin. Hêjaya gotinê ye got roja 25 meha borî bi dehan çekdarên Daişê derbasî nava bajarê Swêdayê bûn yê got li başûrî Sûriyayê dikeve û her wisa derbasî hin gundên wê deverê bûn. Bêtirî di sed kesên sivîl û zarok kuştin û bi kêmanî sîh jin û zarok ji malên wan revandin. Rûniştvanên parêzgeha Swêda misilmanin durzîne lê Daişê wan weke kafir binav dike. Yekîniyên parastina gel YPG û hêzên Sûriya Demokratîk qesede got hêzên sereke di şerê li dijî Daişê de li Sûriyayê li ser zarê fermandariya xwe ya giştî amadebûna xwe ji bo parastina wî bajarî ragihand. Zana Umer dengê Amerîka Qamişlo. Karbidestên Îtalî lêkolînan dikin li ser du rûydanên lêkdana otomobîlan tê de 14 kes mirîna û bi dehan kes jî birîndar bûne. Otomobîleka ku swarên wê karkerên pena berbûn xwe li loriyekê da. Barê wê becan bûn du rûydanê de li başûrê Îtalî 12 kes kuştin û sên dî jî birîndar kirin. Di serhatiyeka cuda da duh duşanbê li loriyek barê wê kerestê teqî nabû. Agir pê ket li ser rewanrêka bolanga tê de du kes mirin û heftiyên dî jî birîndar bûn. Washington çavdêriya girjiya nuh ya bazirganiya digel Çînê dike li demê ku Çîn gefa gumrikê li ser 5,000 berhemên Amerîkayî dike ku bi haywan wê bi 6 milyar dolaran be. و ڕاگررتنەکەی بێژینگ پاش هەڕەشەکانی بەڕێوەبەرەتی ترامپ دێت لە پێشیاری بردنەوەسەرەوەی تاریف لەسەر 200 بلیۆن دلار لە شتومەکی چینی. بەردەوامی شەڕی بازرگانی نیگەرانی بۆ زۆری لە کۆمەڵگای کاروباری ئەمریکایی دروست کردووە و هەردوو پارتی کۆماریەکانیشی دابش کردووە. ئێمە خەونی ئەمریکەکان دەهێنینەدی. سەرۆک دۆناڵد ترامپ بە دەنگێکی زوڵاڵەوە شانازی بە بەهێزبوونی ئابووری وڵاتەکەی دەکات کە گەشەی کردووە و ڕێژەی بێکاری بە شێوەیەک دابەزیوە کە نزیکە لەوەی لەو ئاستەنزمە پێشتر تۆمار نەکرابێت. ئێستا کە ئێمە باشترین ئابووریمان هەیە لە مێژووی وڵاتەکەماندا کاتی ڕاستکردنەوە و باشکردنی گرێبەستە بازرگانیە خراپەکانە ئیدی لەلایەن هەر وڵاتێکی سەرڕووی زەویدا کرابێت و لە هەر چ کاتێکدا بوو بێت. ترامپ لە تویتەکەیدا ڕایگەیاند دانانی باش لەسەر ئەو شتومەکانەی لە دەرەوەی وڵاتەوە هاوردە دەکرێن ئێزگار سوودی دەبێت و دەڵێت دارایی ئەمریکا باشتر دەکات و هەلی کار زیاد دەکات و سامانێکی گەورە بۆ وڵاتەکە دەهێنێت. هاوپەیمانانی سەرۆک لە کۆنگرێس ڕای جیاوازیان هەیە. من وای بۆ ناچم گومرگ وەڵامێکی باش بێت. من پشتگیری لە گومرکاری ناکەم. پێم وایە گومرگ باجە. ئێمە پێویستە وریابین لە گرتنەبەری ڕێوشوێنەکانی بەربەز لە بەردەم بازرگانیدا زیاد دەکەن. ئەگەر ئێمە بەبێ پاسا و گومرجی زیاتر بسێنین ئەوە دەرگا بۆ تۆڵاستانەوە دەکەینەوە و گومرجی زیاتر بخرێتە سەر هەناردەکانمان. ئەوە تەنها کۆماریەکان نین ناڕازین بەڵکو سیناتۆری دیموکراتی هایدی هیتکەمپی ویلایەتی نۆرت داکۆتا لە تویتەکەی بڵاوی کردوتەوە دەڵێت زیادکردنی شەڕی ئابووری لەگەڵ چین دوایین شتێکە جوتیارانمان بیانەوێت لەم کاتەی وەرزی چانەوەی بوەربوومەکانە ئەم شەڕە بازرگانیە زیاتر لە چین زیان بە نۆرت داکۆتا دەگەیەنێت بۆی استراتیژیەکی سەرکەوتوانە نییە. لە کاتێکدا کەرتە جیاوازەکانی ئەمریکا بە ئاستی جیاواز گومرگکاریەکە کاری تێکردوون بەڕێوەبەرەتی سەرۆک ترامپ دەڵێت شەڕە بازرگانیەکە زیانی زیاتر بە چین دەگەیەنێت و دەبێتە مای مامەڵەیەکی بازرگانی باشتر بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئێمە پێویستە سەودای بازرگانی باشمان هەبێت. ئێمە وا دەکەین وڵاتەکەمان زۆر لەوە دەوڵەمەندتر بکەین کە هەرگیز بەو شێوەیە نەبوو بێت. گروپەکانی بازرگانی پێشهاتی مەترسیدار دەبینن وەک ئەوەی ژووری بازرگانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاگاهی داوە لەوەی ڕەنگە گومرگکاری ئابووری بەهێز لاواز بکات ئەوەی ترامپ شانازی پێوە دەکات.
ئەو کەسانەی کە بە شێوەیەکی ناسایی دێنە وڵاتە یەکگرتوەکان و پاشان داوای پەنابەری دەکەن زۆر شیانی هەیە بیانگەڕێنەوە وڵاتانیان تا ئەوەی پەنابەریان پێ بدرێت. بە پێی وەزارەتی داد لە ساڵی 2017 لە کۆی 120,000 کەس و داخوازی لەلایەن ئەو کەسانەی کە بەنایاسی هاتوونەتە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا تەنها 6,995 کەس ڕێگای پێدراوە. Naha rêzên dirêjên penaberan sersînorên Amerîka û Meksîkî gelemperî ye. Penaberên Meksîkî ji bo derbasbûna qanûnî û piranî ji bo daxwazkirina mafê penabertiyê rêz dibin. Heke ew bi riya qanûnî derbas bibin, derfetên ku ji bo mafê penabertiyê bi dest bixin çêtir dibin. Li gor îstatîstîkên dewletê yên 2016 ihtimala destxistina mafê penabertiyê ku ji bo kesên bi qaçaxî derbas dibin û daxwaziya penabertiyê dikin ji nîvî kêmtir bûye. Sergio ku ji Meksîkayê bi qaçaxî hatibû yek ji kesên bextewar e. Ez di sala 1992 de hatim Amerîka ji ber ku gelek kar tune bû. Dibin pêvajoyên erekiriyên giranên rêveberiya Trump'ta ew piştî ku di meha Gulana Borî da ji ber serxweşbûyînê hat girtin, bo zivirandinê hat hedef girtin. Li zindanê ku nêzîkî Los Angelesê bû girtîma ew dibêje ku di neh mehên pêşîn de ku hatibû zindan kirin nobedarik bêrêziya wî kiriye. Wî got ku tu girtiyekî, min got na ez ne girtiyekim. Ez ji bo penaberiyê di girtîgehê de bûm. Min çi suç nekiriye. Sergio dibêje ku têkiliya wî bi nobedar ra ji vê yekê destpêkiriyê ku xirab bûye. Parêzerê wî ji bo projeya bi navê Esperanza mafên penaberan ku bernameyek xêrxwazê yên Komalên Katolîkayê kar dike. Wî ji bo miwekîlê xwe ku nexweşê derûniyê bû bo mafê penabertiyê bi dest bixe daxwazê kiribû. Di dema girtinê de hinekî hate dermankirin lê belê aşkere bû ku ev nebes bû. Wî mehekê beriya ku were berdan hewilda ku xwe bikuje. Ji ber vê yekê ez dibêjim ku ev nîşanek bû çareserkirina wî nerast bû, wî çareserkirineke baş û temamî negirtiye. Dadgerek pêjirand ku Sergio eger were zivirandinê Meksîkayê ew ê nikarebe ku çareserkirinek baş bibîne. Wî mafê penabertiyê di sibatê de bi dest xistiye. Sergio mafê penabertiyê zûtirin dest bixist lê karbidestên Amerîkî dibêjin ku pergal ji ber zêdebûyina hejmara doza hêdî bûye. Sergio bawer dike ku pirsgirêka wî hatiye çareserkirin lê ew hin jî li benda vîzeyê ye. Ez bihêvî û xemgînim ji ber ku ez di kampê de dimînim. Bêperê ye lê cîkirinek demkî ye. Ew ji bo destpêkirina jiyanek nû amade ye. ji bo gelek kesan Washington DC paytextê Amerîka senterê siyaset lobîkirin û hukmraniyê lê ji bo zilamekî paytextê Amerîkî weka parçeyek perroyê spiya li benda heye hindê yek pirî girnijînan bike. بەڵێ دەخێر هونەرمەند کلی تاولس هەندی ڕەنگی ڕژانە سەر خیابانەکانی واشنگتن و پێشەکەی هەڵگەڕانەوە لە کارێکی وەها بوو کاری کە تێدا قازانج بکات و پارەیەکی تێدا دروست بکات. بەلای کێلی تاوس کاری هونەری نەک ئامانج بەڵکو بوو بە ڕزگاری دەر وەک خۆی دەڵێ سەردەمی منداڵی لە شوێنێکی بێناو لە ئوسترالیا تێپەڕ کرد لە دەمێکدا سەیری کارتۆنی ژاپۆنی دەکرد کاتێک وەک مێر منداڵ گەڕایەوە واشنگتۆن فێری نیگارکێشی بوو لەسەر دیواری شار ڕەنجی دڵخوازی بەکاردێنا. نیگارکێشی سەر دیوارم دەکرد کە باش نەبوو نیگارکێشێکی باش نەبووم شێوەکەی زۆر ساکار بوو یەکەم جار بوو کە بە ڕنگ پرژان نیگارکێشی بکەم. هاتنی ناوراو لە ساڵەکانی دەینەوە هاوکات بوونی سەدان نیگاری سەردیوار نیشانەی گۆڕانی شار بوو و بربەرەکانی لەگەڵ نیویۆرک بۆستون و شیکاگۆ نەدەکرد بەڵام نیگارکێشانی زیاتری سەر شەقام خەریکن بۆ واشنگتۆن دێن. ئێمە وەک کەسە هەرە شارەزاکانی نیگارکێش نەناسراین و گەشەکردن بۆ ئەو پلەیە زۆر جگای سەرنجە وەک نوێکردنەوەیە کە ئێستا ڕووی دەدات. هونەری تاوڵس پێک هاتووە لە جوڵانەوەیکی هیزری و نیگارکێشانی سەرشەقام بە تێکەڵاوێک لەو کارتۆنانی ژاپۆنی سەردەمی منداڵی چاوی لێ دەکردن
کەرسەکانی سەدان قوتوی ڕنگ پڕژێن و هەر شتێکی تری بەردەست لە پێشانگایەکی ڕێکخراودایە لە شارێکی نوقمی سیاست پەیامی ئەو بۆ خەڵکی خۆجێ و جیهانگەران کە جیهانی و بێلایەنەیە. کاتێک نگار دەکێشم هیوا دەخوازم خەڵک کە چایل دەکەن بزایان بێت و دیتنی بەرهەمەکە پەسەند بکەن. نیگارکێشانی سەر شەقامەکان لەگەلێک شاران ناساییە کە کارەکە وەک بژارەیەک بە گرف دەکات. بۆ تاولز کاتێکی زیاتر و مسۆگەرێکی زۆری دەوێت کارەکە ئەنجام بدات. لە ڕاستیدا ئەوە کارێکە کردومە لێی چۆ دەستم پێکرد هەر کارێکم کردووە بۆ ئەوە بووە خەونەکەم بێتە دی. ئەمڕۆ کەسان ڕێستۆرانەکان پێشنگاکان و کۆمپانیەکانی خانۆفرۆشتن داوا لە تاولز دەکەن نیگارکێشی سەردیوارەکانیان بکات. هەرچەند تاوڵ هەمیشە بە تەنیا کاری کردووە لە 2017 پەسەندی کرد بەڕێوەبەری هەریمی فستیواڵێکی نیگارکێشانی نێونەتەوەی بێت کە لە هاوایی پێکات. هەمومان وەک بنەماڵین هەمومان دۆستین هاتوومەتەنەوە ئەو کولتورە و ڕێزمان لە یەکتر گرتووە و پشتیوانی یەکتر بووینە. زۆر سەرنج ڕاکێشە بۆ ئەوەی ئەمە زیاتر پەرە پێ بدەین و بەرهەم بێت کاتێک کە خەڵک بۆیان دەرکەوێت ئەمە بەرژەوەندی هەیە و خۆشیان بوێت. تاولز ناترسێ کاتێک ڕوبەڕووی ئەو پرسیارە بێت کە دیوارێکی ڕوود دەکرێت ببێت بەچی کاتێک نیگارێکی لەسەر چێشرا بێت و بزەیەکی لەسەر لێو بێت. کاربدەست لە کالیفۆرنیا دەبێژن ئاگری بەری هەفتەیەکێ بەربوویە ئۆستانێوان مەزنترین ئاگرە دیرۆکە وان دیتیدا. پێتن دوو ئاگرین جودا لەوی ئۆستانی ڕۆژ ئاوا ئەمریکا 115,000 خانی شەوتاندنە ناوەندێ دارستان و ئاگر ڤەمراندنان دەبێژە بتنێش 30% ئاگرێ مەندۆسینۆ هاتیە ڤەمراندن. کەش و هەوا پتر ئالیکارن ئەف ئاگر فرە ببە و ڤەمراندناویژی بزەحمەت ببە. هەتانەهاژی ئاگران 5 سیڤیل کوشتنا و 2 کارمەندên ئاگر ڤەمراندنیژی دەمی ئاگر ڤەمراندنی داهاتنە کوشتن جالی. عجیبە وڵاتێک وەکی ئەمریکا و دزانە ساڵانە ئاگر بەربتە کالیفۆرنیا تەکنیکن وەسانینن ئالابن وەسانین و ڕێلێ بگرن چ مەسەلە؟ دەخیل ملۆ ڕۆیەدەم ئەو هەموو پارە زۆرجار لە بەشانێکی تری ئەمریکادا بە خەرجێدەن بە تایبەتی لە شەڕە ئەتوانن بارانێکی دروستکراو خۆزانە ئەم ئاگرە ساڵێک و 2 ساڵ نییە ساڵانە من بەلایکەم 4 ساڵ ڕابردووە لە ئەمریکا وها بووە بارانێکی دروستکرا دروست بکەن لە کاتێکی وهادا چونکە هیچ کەشێکی ناوتێن بکوژینەوە لە بارانەکە. بهیڤیا دەمێن خۆش و ئاگرین هەموو نەخۆشیان بێ ڤەمراندن هەتا ڕۆژە هەینی هەر شاد و بەختەوەندن و خوداحافیز. لا منشەوە بمێنە باش.